لا تەوەری دەمی بەرنامەی بەینی باش کوردستاندا لەگەڵتان بەردەوامی لە تەوەری دومیشدا بڕکەی تەندروستیمان بۆیە ئامادە کردەوە باز لە نەخۆشی شەکرە هەروەها برینی شەکرە دەکەین وابزانین برینی شەکرە چیە لە هەمان کاتە چی وا لە تاکێک دەکات تووشی برینی شەکرە بێت دەکرێت بڵێن جۆری هەیە کامیان دیارترینە و لەکوێ جەستەدا دروست دەبێت پێویستە ڕێنمایەکان چی بن لە هەمانکەدا باز لە چارەسەریەکانیش دەکەین بێگومان ئێمە وردەکاری زیاتری ئەم بابەتە وەردەگرین با میوانداری دکتۆرە ئیسرا عومەر هەمەوەندی کاپسپۆری نەخۆشیەکانی هەناوی دڵ سڵاو لێبێ دکتۆرە بەیانی باش سپاس بۆی کە لە تەوەری دەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا بەشداری ئەمە سەرتا بۆ ماڕوونکەیتەوە برینی شەکرە چیە لە هەمان کاتە چی وا لە تاکێک دەکات کە تووشی برینی شەکرە بێت سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی خۆشەویست هیوای سەلامەتی بۆ زیان پێکەوتوەکانی لافاوەکەی دوێنێ ڕوویدا لە شاری هەولێر سوپاس بۆ ئەو دەرفەتە کە باسی ئەو بابەتە گرنگە بکەین ئەویش باسی برینی شەکرەیە بەڵێ کەواتە دکتۆرە برینی نەخۆشی شەکرە چییە خۆی لە خۆیدا چی دەگرێتەوە ئەگەر بێت و لەسەرتا هەڕوونکردنەوەیەکی بچووکیش بێت برینی شەکرە واتە ئەو برینداریە و ئەو ئەستوربوون و هەڵاوسان و ئیلتیهابەی کە ڕوو دەدا لە زیاتر لە قاچەکانی کەسانی توشبوانی بە شەکرە بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ئەنجامی ئاڵۆزیەکانی کە تووشیان دەبی لەبەر کۆنتترۆل نەکردنی ڕێژەی شەکرە لە خوێندا ئەوەش دەبێتە هۆی چەند مەراحلێکە بە ئەستوربوون و سووربوونەوە دەست پێ دەکا و زۆر جار تەشەنە دەکا شانەکانی دەوروبەری برینەکە دەگرێتەوە و بە قولایشدا دەڕوات هەندێک جار دەگاتە ماسوولکەکان ئێسکەکان و هەندێک جار دەبێتە هۆی بڵاوبوونەوەی ئیلتیهابەکە لە لەشی مرۆڤدا ئەوەش لە ئەنجامی توشبوون بە نەخۆشی شەکرە دێ بۆ ماوەیەکی دوور و درێژ و ئەو گۆڕانکاریانەی لە شخصی توشبوو ڕوو دەدا زۆربەی برینەکان لە پێ ڕوو دەدەن ئەویش بەهۆی ئەو تێکچوونانە ڕوو دەدا لە هەستە دەمارەکانی توشبووی بە نەخۆشی شەکرە هەستەکانیان باش ئیژ ناکات لە ئەنجامی ئەو ئاڵۆزکاریانەی کە دروست بووە بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆتە هۆی ئەوەی هەست بە ئازار نەکەن هەست بەوە نەکەن کە ئایا وەکی تووشی بەرکەوتەیەک دەبن تووشی سوتانێک دەبن یان ئاگرەک یان پێیان تووشی برینداریەک دەبیت هەستی پێ ناکەن هەتا ئاڵۆزیەکان لەو برینە ڕوو دەدات. بەڵێ دکتۆرە کەواتە تەنها دەتوانین بڵێن کۆنتترۆل نەکردنی شەکرە لە خوێندا بە هۆکار ئەندرێت بۆ منە تاکێک تووشی برینی شەکرە بێت یاخود دەکرێت لە پاڵی دەهۆکاری دیکەش هەبێت. بەڵێ هۆکاری دیش هەیە یەکەم سەبەب ئەوەیە کە کۆنتترۆل نەکردنی شەکرە و ڕێژەی بەرزبوون دووەم هۆکار هەستە دەمارەکان تێک دەچی بە سەبەبی ئەو بەرزبوونەوەیە سێم خوێنبەرەکانی کە خوێن دێنن بۆ برینەکە بۆ قاچەکان ئەو خوێنبەرانە تووشی تەسک بوونەوە و جیران دەبن بەهۆی مزاعفاتی دیکە ڕوویدایە بۆ نمونە بەهۆی زۆربوونی تێکچوونی ڕێژەی چەوری و بەرگری لەش کەم دەبێتەوە لەو کەسانە ئەو بەرگری لەشە کەمەش وا دەکات کە زیاتر میکرۆب زیاد بکا لەو برینانەی کە هەیە و هەروەها شانەکانی لەش بەو ڕێژەیە دروست نابنەوە کە بەو ڕێژەی کە بریندار بوونە بۆیە ئەو برینەی کە دروست دەبی بۆ ماوەیەکی زۆر کراوە دەبی خوێنێکی کەمی بۆ دەچی هەتا برینەکە چا ببێتەوە بەرگریەکی کەم هەیە لەو منطقەیە زۆربوونی بەکتریا تەسیری لێ دەکا وەوەی لێدێ زیاتر ئەو برینە تەشەنە دەکا بەرەو قولایی دەچی ئەوەش زۆر سەبەبی دیش ڕوو دەدا بۆ نمونە ئەوانەی کە توشبوونی شەکرن هەستە دەمارەکانیان کەمتر هەستی پێ دەکەن و بینینی چاویان کەمترە زۆر جار برینەکانیش لە جێی وا دێن لە پاژنەی لە برینێکی بچووک دەست پێ دەکایان لە بینی پەنجەکان لە برینێکی بچووک دەست پێ دەکا توشبووی شەکرەکە بینینی باش نییە برینەکەی نەدیتی هەتا فترەی زۆر جار ئەو حالەتانەمان هەیە کە یەکێک لە دەوروبەرەکەی پێی دەڵێ مەسەلەن ئەوە برینەکە توش بووە بەخۆی هەر هەستی پێ نەکردیە بۆ ماوەیەکی باش دێتە لامان برینەکەی تەشەنەی کردیە زۆر جار هەتا ئێسک هاتیە
کەم بینین کەمی ڤیتامینەکان کە پێویستن بۆ چابوونەوەی برین ئەوانش دەوریان هەیە لەوەی ئەو برینە تەشەنە بکا و بمینێت و ئەوها ببێتە باسێکی گەورە لە توشبوانی نەخۆشی شەکرە. بەڵێ وەکو خۆ دکتۆر ئاماژە و پێکرد کە ئەم کەسە لەوانەیە سەردانی پزیشک بکە بزانێت کە بۆم نەتووشی برینی شەکرە بووە یاخود هەستی پێ نەکردووە کەواتە برینی شەکرە هیچ ئازارێکی نییە ئەو کەسە بۆم نەکە خۆی ئازارێکی پێ هەبێت بزانێت کە تووشی ئەم برینی شەکرە بووە واتە ئازار بوونی نییە؟ ئەو سوالە زۆر سوالێکی گرنگ بوو زۆر سوالێکی باش بوو. لە ڕاستیدا ئەوانە لە نەتیجەی تێکچوونی هەستە دەمارەکانیان هەستکردنیان تێک دەچی. هەست بە ژان ناکەن هەست بە سوتانی پێیان ناکەن زۆر جار پێیان زۆر نێزیک دەکەنەوە لە ئاوی گەرم یان زۆر نێزیکی دەکەوێنەوە لە سۆبا زستانان زۆر ئەو حالەتانە دەبینین کە پێی بردیتە نێزیک سۆبا پێی سوتایە ئەو ئاگای لێ نەبووە پۆقڵە دروست بووە ئاگای لێ نەبووە هەستی پێ نەکردیە. ئەوانە هەستەکانیان بە جۆرێک تێک دەچێ دەدینی شەو هەتا سبەینی هەست دەکا پێی لە ناو ئاگریان هەست دەکا پێی لە ناو بەفرە یان هەست دەکاوە دەرزی لە پێی دەدرێ هەست بە هەستی دەمبوز دەکا لە ناو پێی. بەڵام لە ڕاستیدا ئەو هەستانە هەمووی نەتیجەی تێکچوونی دەمارە هەستەکانن بۆیە دەمارە هەستەکانیان هەستە ڕاستیەکانیان بۆ ناگۆزێتەوە لەوەی کە برین هەیە کە ژان هەیە کە سوتان هەیە بەڵام هەر هەستی دیان پێدەبەخشی کە وجودی نییە بۆ نمونە پێی لە ناو بەفر نییە بەس هەست دەکا پێی لە ناو بەفرە. ئەو گۆڕانکاریانە لە هەستەکان وەدەکا ئەوانە هیچ هەست بە برینەکە نەکەن هەتا ئالۆزیەکان دروست دەبی. برینەکانیش ئەگەر لە وێنەیە دابی بینی لە جێی یەکەم جار بە شتێکی گچکە دەست پێ دەکات لە پاژنەی پێیە لە بن پەنجەکانیتی ئەگەر ڕۆژانە خۆی تەمەشای نەکات احتیمالە نەیبینی چونکە هەستیشی تێکچووە احتیمالە نەیبینی. بۆیە ڕۆژانە ئەو کەسانێک کە شەکریان هەیە بە تایبەتی بۆ مای دوور و درێژ ڕۆژانە تەمەشای پێیان بکەن بن پێیان بە ئاوێنە تەمەشای پاژنەی پێیان بکەن یان ئەگەر دیتنیان باشنیە یەکێک لەو کەسانێک کە ئاگای لیانە لە ئەندامانی خێزانەکانی بە جوانی تەمەشای پێی بکە و ڕۆژانەش بیبینی چونکە برینی بچووک عیلاجکردنی زۆر ئاسانترە لە برینی قوڵ و لە برینی تەشەنەی کراو. بەڵێ کاتە دکتۆرە و برینەی کە ئەم کەسە لە پەلەکانی دروست دەبێت کە برینی شەکرێ دەکرێت بڵێن قۆناغی هەیە بۆ منە قۆناغ لە دوای قۆناغ زیاتر برینەکە قەبارە زیاد دەکات تەشەنە دەکات دەکرێت بڵێن قۆناغی هەیە یاخود بە پلێ. بەڵێ لەلای ئێمە ئەوانە هەمووی قۆناغ دەکرێن 4 قۆناغمان هەیە بیداتەکەی بەس سوور بوونەوەیەکە میکرۆبیش نەبوویتە هەوکردنی میکرۆبیش لە جێی برینەکە بۆ نمونە بەس لە ئەنجامی پاڵەپەستۆ دروست بووە مەسەلەن توشبووی شەکرە وەزنێکی زۆری هەیە پاڵەپەستۆیەکی زۆر هەیە لەسەر پێیەکەی زیاتر احتیمالی توشبوونی برینی هەیە یانیش پێڵاوەکی نوێی کڕێ ئەو حالەتانەش گەلێک زۆرن پێڵاوەکە تەسکا و دەکا خوێنێکی باش نەچێ بۆ پێیەکانی پێی دەگوشین ئەوانە مەرحەلە یەکەمیان توش دەبی. ئەگەر ئێهمالی بکەن بۆ نمونە برینەکە گەورەتر دەبی و قوڵتر دەبی. مەرحەلەی سێم زۆرتر قوڵ بووە احتیمالی گەیشتنی هەیە بە ماسوولکەکانی گرتیتەوە احتیمالی گەیشتنی هەیە بە ئێسکەکان و مەرحەلەی چوارەمیش ئەو برینە تەشەنەی کردووە واتە بەس نیشانەکان لە پێی نین بەڵکو نیشانەکان جەستەی گرتوتەوە وەکو ئیلتیهابەک لە جسمی بڵاو بۆتە هۆی زیادکردنی پلەیگەرمی لەشی زیادکردنی لێدانی دڵی کەمبوونی ئۆکسجین یاخود زیادبوونی ڕێژەی دوانە ئۆکسیدی کاربۆن لە لەشی کەسی توش بوو. ئەوانەی کە تووشی برینی ئەو کەسانێک کە لە بیدایەتەکانن عیلاجەکانیان فەرقی هەیە لەو کەسانێک کە بڵاو بۆیتەوە. بێگومان دکتۆرە دوایینە سەر چارەسەرەکان چۆنن بە پێی قۆناغە جۆر بە جۆرەکان بەڵام دەکرێت بڵێن بۆ منە ئەوەی کە توشبووی برینی شەکرەیە بڵێن مەترسیدارە دەکرێت وا بڵێ؟ بەڵێ برینی شەکرە مەترسیدارە مەترسی هەیە بۆ ئەو جارێک کە تووشی بووە احتیمالی تەشەنەکردنی هەیە و ئەمە نسبەت ڕێژەی 4% خەڵک تووشی
برینی شەکرە دەبێت لە مەرحەلێک لە مەراحلی ژیانی و بیست لە سەتای ئەو برینانەی شەکرا دەگەنە ئێسک. گەیشتنی برینی شەکرە بۆ ئێسک ئەوە مەترسیدارترە لەوەی ئەگەر نەگاتە ئێسک و هەندێک جار برینەکە دێت لە مەرحەلە کۆتاییەکان کە بوویتە گانگرین و دەبێتە هۆی لە دەستدانی پەنجە، لە دەستدانی پێ، بڕینەوەی پێ و هەندێک جار دەبێتە هۆی مردنی کەسی توش بوو بەو برینە. بۆیە برینی شەکرە مەترسیدارە ئەگەر ڕوو بدە، ئەگەر ئەو جاریش چا ببتەوە مەترسی زیاترە کە جاری دووەم کەسەکە تووشی ببێتەوە، واتە ئەو کەسەی جارێک توش دەبێت مەترسی دووەم توشبوونی زۆر زیاترە لەو کەسەی کە توش نەبووە. برینی شەکرە شتێکی مەترسیدارە، دەبێتە هۆی بڕینەوەی پێ، دەبێتە هۆی بڕینەوەی سەر لە پاش بڕینەوە. بۆ نمونە ئەگەر بڕینەوەکە با بڵێن لە خوارد چۆک بوو، هەندێک جار برینەکە لەوێ دێتەوە، دەبێتە هۆی برینەوە لەسەر چۆگڕا، لە ڕانڕا، زۆر پێ لە دەست دەدرێت ساڵانە بەهۆی برینی شەکرە و زۆر کەسیش گیان لە دەست دەدەن بەهۆی ئەو برینانەوە. بەڵێ کاتە دەتوانانی بڵێن کە زیاتر معەڕەزە بۆ توشبوون بە برینی شەکرا؟ دەکرێت ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە یاخود ئەوانەی بڵێن تەمەنیان چەند دەبێت، دەکرێت ئەمە بۆ ماوەی بێت کاتێکی زیاتر معەڕەزن بۆ توشبوون؟ ئەو کەسانەی کە شەکریان هەیە بۆ ماوەیەکی دوور و درێژ و ئەو شەکریان کۆنتترۆل نەکراوە، ئەوانە زیاتر معەڕەزن و ئەو کەسانەش معەڕەزن کە ڕێژەی چەوری لە خوێنیان بەرزە، ئەو کەسانەی کە چێشیان زۆرە و قەڵەون، ئەو کەسانێک کە جغارە دەچێشن، ئەو کەسانێک کە مەشروباتی کۆلی دەخۆنەوە و ئەو کەسانێک کە سوتانێک لە جسمیان ڕوودەدا، بۆ نمونە نێزیک دەکەونەوە لە سەرچاوەیەکی گەرمی، زیاتر لەو کەسانە ڕوودەدا کە کلیەیان زیانی پێگەیشتۆ بەهۆی توشبوونی نەخۆشی شەکرەکە یاخود جەرجیان زیانی پێگەیشتۆ بەهۆی نەخۆشی دیکە، ئەو کەسانە زیاتر معەڕەزن بۆ توشبوون بە برینی شەکرە. و هەروەها ئەو کەسانەی کە خۆیان بەدواداچوون ناکەن بۆ کۆنتترۆلکردنی نسبەتی شەکرەکەیان، عیلاجەکانیان بەکار ناینن، نسبەتی خواردنەک ناخۆن کە ڤیتامینی لە ناوە، ئەو کەسانێک کە خوێنیان کەمە، ئەو کەسانێک کە خوێن بەرەکانیان تووشی تەسک بوونەوە و جیران بووە، ئەوانە معەڕەزن زۆر کە تووشی برینی شەکرە ببن، زیاتر لەوانەی کە ئەو هۆکارانەیان نییە. بەڵێ کاتە دەکرێت بڵێن کامەیە زیاتر تووشی برینی شەکرە دەبێت، خانمان یاخود پیاوان یاخود جیاوازی کی نییە؟ جیاوازی ئەو جیاوازیە کە هەیە لەوەی کە ئەوەی مهمە ڕێژەکەی چەندە و چەند ساڵە توش بووە. خانمان بەهۆی زیاتر ئەوان معەڕەزن بۆ ئەوەی پێڵاوی پێش تەسک لە پێ بکەن، ئەوە دەبێتە هۆکارێک لە خانمان جۆری هەڵبژاردننی پێڵاوەکانیان، مەسەلەن پێڵاوەکی نوێی دەکڕی بۆ ماوەی باش پێی دەڕوە، تووشی تەسکێک دەبی، تووشی سووربوونەوەیەکی سەرەتایی بە سووربوونەوەی دوالێ زیاد دەکە، ئەوان زیاتر معەڕەز دەبن بەو حالەتە. و هەر کەسێک کە بە پێی پەتی بڕواتە جێ کە برینداری لێبی، مەسەلەن لەسەر عەردێکی ڕاقی بەبەرد یان دڕک، ئەوانە لە کات لە ئەنجامی ئیشکردن، مەسەلەن زۆر پیاو هەیە کە تووشی نەخۆشی شەکرە بۆ هەستەکانی تەواونی دەچن ئیش دەکەن یان عەمەلاتی دەکەن، ئەوانە زۆر معەڕەز دەبن، یعنی جۆری حالەتەکەیان معەڕەزیان دەکا بۆ توشبوونی بە شەکرە. و هەردوو ڕەگەز توش دەبن، زۆربەی چەند لە تەمەندا زیاتر گەورە ببن، ئەوانە معەڕەز دەبن زیاتر کە تووشی شەکرە ببن لەو کەسەی کە تازە تووشی نەخۆشی شەکرە بووە یان نسبەتەکەی کۆنتترۆڵە، ئەوانە کەمتر توش دەبن. بەڵێ ئەو منداڵانەی کە نەخۆشی شەکریان هەیە، تۆکو ئەزمموی خۆت منداڵ تووشی برینی شەکرە بووە یاخود هەیە؟ بەڵێ ئەو منداڵانەی تووشی شەکریان، بەڵێ ئەو منداڵانەی تووشی شەکرە بوونە، ئەوانە زۆر دەیان بینین کە تووشی برینی شەکرە دەبن، کە تووشی سستی گورتیلە دەبن،
کە تووشی کەمبوونەوەی بینین دەبن. ئەو منداڵانە خاصەتەن منداڵەکان ئەو دەمەوێ باسی ئەو نقطەیە بکەم لە ئەنجامی جوان عیلاج نەکردن زۆر ویان بەسەردێ. منداڵە کۆنتترۆلی شەکرەکەی ناکات یاخود شەکرەی منداڵ جیاوازە لە شەکرەی گەورەواتە هی منداڵەکان کە جۆری یەکەمی پێدەڵێن جیاوازە لە شەکرەی جۆری دووەم کە هی گەورانی پێدەڵێن. ئەو منداڵی کە شەکرەی هەیە پێویستە ئەو خواردنەی کە لە پێشیتی بزانی چەند قیاسی ئینسۆلینی بۆ دەکرێت. واتە ئەگەر ئەو منداڵە سەمونەکی خوارد فەرقی هەیە لەوەی کە دوو سەمونی خوارد لەو جەمەی کە تێدایە دەبی ئەو جەمەی کە دەیخوا بای ئەوەندە حیسابی ئینسۆلینەکەی ئەو جەمەی ئێستایدا بکە. زۆر جار جەمەکانی کە دەیخوا پێویستی بەوە نیە ئینسۆلین لێ بدا و زۆر جاریش چەند سێ جەمی ئەساسی دەخوا لەگەر دوو جەمی لە ناوەندێ حەزی لە شتێک بخوا پێویستە ڕێژەی کاربۆهیدراتی ناو جەمی خواردنەکەی بزانێ و بزانێت چەند ئینسۆلینی لێ دەدرێ بۆ هەزمکردنی هەر جەمەک لەو خواردنانە. ئەگەر منداڵەکە بەباشی فێر نەکرا ئەمە پێی دەڵێن کارب ڕێشیۆ یعنی حیسابکردنی ڕێژەی کاربۆهیدرات لە خواردنەکەی. ئەگەر منداڵەکان یاخود زیاتر داکوبابی منداڵەکان چونکە منداڵەکان کە دێن زۆربیان ئەوها بەباشی حیسابەکە نازانن ئەگەر فێر نەکران فێر نەبوون ئەوانە زوو دەچنە ناو ئاڵۆزیەکانی نەخۆشی شەکرا. بە پێچەوانەوە ئەگەر بەباشی فێر بوون کەوا چەند ئینسۆلین باشە بۆ هەرسکردنی ئەو ژەمەی کە لە پێشیانە ئەگەر بەباشی فێر بوون بیکەن ئەوە ژیانێکی دوور و درێژیان لە پێش دەبی کە بەخۆشی بژین بە تەبیعی بژین بە کەمترین ئاڵۆزیەکانی شەکرا ژیانیان بەڕێوە ببن. ئەوەی کە ئەمن لێرە دەیبینم ئەو مشکلەیەمان هەیە کە حیساب نەکردنی ڕێژەی کاربۆهیدرات لە جەمی خواردنی منداڵەکان. شتێکی دیمان هەیە لە مقارنەی بکەین جۆری یەکەم و جۆری دووەم. جۆری یەکەمی شەکرە زۆر فەرقی هەیە لە جۆری دووەمی شەکرە. جۆری یەکەم سستی پەنکریاس بەهۆی بەرگری لەشەوە دروست بووە. ئەو پەنکریاسە ناتوانێت ئینسۆلینیان بۆ دروست بکە. ئەوان پێویستیان زۆر بە ئینسۆلینە هەتا ئێستا هیچ عیلاجێک نییە کەوا بەدیلی بەکارهێنانی ئینسۆلین بێت. وەچی جۆری دووەم نییە. جۆری یەکەم پارێزی نییە حیسابکردنی ڕێژەی کاربۆهیدراتی هەیە بەڵام جۆری دووەم پارێزکردنیان پێویستە خۆیان دوور بگرن لەو خواردنانێک کە ڕێژەیەکی زۆر لە شەکرەی تێدایە. ئەوەش واتە بەس ئەوە نییە خواردنەکە تامی شیرن بێت. بۆ نمونە گەنم و جۆ برنج ئەوانە هەمووی بە خواردنی پڕ لە کاربۆهیدرات حیسابن ئەوانش پارێزیان پێویستە. ئەو شەخصانەی جۆری یەکەمن ئەگەر بۆ ماوەی 5 ساڵ شەکرەکان بێ کۆنتترۆل ببی احتیمالی ئالۆزیان زۆرە درەنگتر تووشی ئالۆزی دەبن جۆری دووەم لە جۆری یەکەم. لێرەدا ئەوانەی کە تووشی برینی شەکرە دەبن تا چەند لایفستایلی ئەو کەسە پەیوەندی بۆ هەیە لە هەمان کاتدا بۆ نەبەشێکیان قاچیان تەڕ دەکەن و شک ناکرێتەوە دەکرێت ئەمە پەلبکێشێت بۆ برینی شەکرە؟ ئەوە سەبەبێکی زۆر ئەساسیە. لایفستایل گۆڕین زۆر ئەساسە بۆ عیلاج. با من خەبەرێکی موژدەبەخشت پێ بڵێم. ئێستا دەتوانین بڵێم هەر شخصێک کە توش بووە بە جۆری دووەمی نەخۆشی شەکرە ئەگەر 15% چێشی خۆی بێنێتە خوارێ احتیمالی چابوونەوەی هەیە لە شەکرە بە نسبەتی 86%. یعنی ئەگەر 100 کەسمان هینە ئەو 100 کەسە هەر یەکێک لەوانە 15% چێشی خۆی هینایە خوارێ 86 کەس لەو 100 کەسە چا دەبنەوە لە نەخۆشی شەکرە تازە پێویستیان بە عیلاج نامینێ. بەس پاش ئەوەی وەزنەکەیان هینایە خوارێ کۆنتترۆل کران دکتۆرەکەی قەراری لەسەر ئەوەیدا کە ئەوە لە نەخۆشی شەکرە چا ببووە. ئەوە خەبەرێکی زۆر مستەبەخشە ئێستا لە هەموو دنیا باسی ئەوە دەکەین ئەنگۆ ستایلی ژیانتان بگۆڕن نەخۆشیەکە دەپەڕێنن. ستایل گۆڕین یەکەم جار لە خواردن دەست پێ دەکات بزانی خواردنەکە تەندروست بێت بەشێکی لە پرۆتینات لە ناوبی سەوزەوات و زەڵاتەی باش لە ناوبی کە سەرچاوەی ڤیتامینەکانی تێدابی دوورکەوە لە سەرچاوە کاربۆهیدراتەکان دوورکەوە لە
لە شەربەتەکان لەو شتانەی کە سریع شەکرت بەرز دەکەنەوە و یەکسەر زیانت پێ دەبەخشن وەزنت بینە خوارێ ڕاضە بکە تەمەشای پێیەکانت بکە ڕۆژانە پێت بشۆ بینی پەنجەکانت وشک بکەوە پێت وشک بکەوە پێت بە پاک و خاوێنی ڕابگرە و بێئومێد مەبە لەوەی کە نەخۆشیەکەت چارەسەری هەیە برینەکەت چارەسەری هەیە عیلاجی هەیە و ئەگەر برینت توش بوو ئەوە معنای ئەوە نییە کە تۆ گەیشتە مەرحەلەیەکی نەخوازراو هێشتا دەرمان هەیە بەکاری دەینین لۆ ئەوەی ئەو برینانە قەپات ببن و ڕێنمایی هەیە بەکاری دەینی بۆ ئەوەی دووچاری برینی داهاتوو نەبیەوە. بەڵێ دکتۆر ئەمێت لەما یەخولەکدا باز لە چارەسەریەکانی برینی شەکرەمان بۆ بکەیت. بەڵێ یەکەم ئەگەر باسی چارەسەری بکەم دەبی بڵێم خۆپارێزیەکان پابند بن دائیمەن بە خۆپارێزیەکان ئەگەر برینەکانتان ئەگەر برینتان دیت لە پێتان دروست بوو بە دەستی خۆتان دەستکاری مەکەن و زۆر ئاگاتان لە پێتان بی ئاگاتان لە نینۆکەکانتان بی بە شتێکی تیژ برینەکان لامە بن هەیە هەندێک دەچی پاژنەی پێی پاک دەکاتەوە بە موزیان بە شتێکی تیژ بەخۆی وەدەکا برین دروست ببی ئاگاداری ئەو خاڵانە ببە ئاگاداری ڕێژەی شەکرت ببە مادەی ئاسنت باش بی لە خوێندا هەتا خوێنێکی باش بچی بۆ ئەوی برینەکە چا بکاتەوە ئاگاد لە نسبەتی چەوریەکانت ببی ئەوجا ئەگەر هەر ئالۆزێک ڕوویدا سەردانی پزیشکەکەت بکە پێویستە پێش ئەوەی ئالۆزیش ڕوو بدا بەلای کەمی 3 مانگ جارێک بچێ لای دکتۆرەکەت هەتا تەمەشای پێت بکات تەمەشای دەمارە هەستەکانی بکە بزانی ئایا شا خوێنبەرەکانی کە بۆ پێت دەڕوا خوێنێکی باش دەگەینیانە ئەگەر تووشیش بووی ئەگەر کەم بوون ئەمە دەتوانین بە حەب عیلاجیان بکەین لە ماڵەوە حەبەکانی خۆوێر بگری ئەگەر زیاتر بوو دەتوانین دەرزی بدەین ئەگەر برینەکە زۆر بوو احتیمالە پێویستی بە پاککردنەوەی هەیە لەلایەن پسپۆڕی نەشتەرگەری هەندێک جار سپلن دادەنین هەتا ئەو پێە حرەکەی لەسەر نەکە هەتا ئێسکەکانی زوو جێی خۆیان بە باشی بگرنەوە تووشی لە دەستدانی کاری قاچەکانیان نەبن و بەو جۆرانە ئاگاداریان دەکرێت و عیلاجەکانیان دەدرێتێ و بەرەو باشە دەچن ئینشاءالله. ئینشاءالله زۆر سپاس بۆ دکتۆرە ئیسرا عومەر هەمەوەندی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی دو سپاس بۆ زانیاریەکە.